سڵاو ئەم کارتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. ڕۆژکەریم سلێمانی ئاش دەکاتەوە. شیلان عوسمان وەزارەتی ڕۆشنبیری تاوانبار دەکات. دووبارە سڵاو. هونەرمەند ڕۆژکەریم لە سەرەتای مانگی کانونی دووهەمی ئەم ساڵەوە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و بەم نزیکانەش ئەلبۆمێکی نوێ بڵاو دەکاتەوە. ڕۆژکەریم لە لێدوانێکی تایبەتدا بۆ NRT باس لە وردەکاریەکانی ئەلبۆمە نوێیەکەی دەکات و ئاماژە بەوەش دەکات کە سبەی لە هۆڵی سیتی سینەما ئاهەنگێک بۆ ئاشکردنەوەی سلێمانی ئەنجام دەدات. کاتژمێر هەشت کە بەرواری 2/6 ڕۆژی شەوی پێنجشەمماکە لە سیتی سینەما لەوێ شەو ئاهەنگێکم ڕێخستووە بۆ هەموو خەڵکە تەمان ئەتوانم فەرمون بێن بۆیە هەر باش بوونەوەی ئەو شارەی هەڵبەتە دوای ئەو کارانێک کە لەو شارەیە ڕوویدا بە قەناعەتی من ئەم ئیشانە بێ زۆر بکرێت لە سلێمانیە بۆی کە وەکو جاران بگەڕێتەوە بارودۆخی یاسایی. سیدێکی نوێم تەواو بووە لە 10 تراک پێگاتووە زۆرینە ئیشەکانی هەمووی لە سوید کراوە تەنها گۆرانیەک لە کوردستان کراوە یان دوان بەڵێ دوان بەوەی گۆرانی سلێمانێکەش هەڵبەتە لەو سیدێنەیە بێت لە وەختی ماسترینوانەیە بێ بگەڕێمەوە بۆ سوید بۆی کە ماسترین و دیزاین و شتەکان بکەم لەوانەیە دوو سەمانگێکی پێش سەری ساڵ بە تاکید بڵاو بۆتەوە. بەمەبەستی بەرزڕاگررتنی ڕۆژی جیهانی منداڵان سەرلەبیانی ئەمڕۆ شارۆچکەی دەربەندەی خان دوو پێشانگەی فۆتۆگرافی لەخۆگرت. یەکێک لە پێشانگاکان لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندەی خانەوە ئامادەکرا بوو. پێشانگاکەی تریش خانەی ڕۆشنبیری منداڵانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی نمایشی کرد. لەو دوو پێشانگایەدا هەر یەکە لە فۆتۆگرافەران بابان ساڵح، هۆگر محەممەد، ڕەبین محەممەد، حەمەسوور و سوارە محەممەد چەندینی وێنەی فۆتۆگرافیان نمایش کرد کە سەرجەم فۆتۆکان گزارشتیان لە خەونی منداڵان و ڕۆیا و بینینی منداڵان دەکرد بۆ ژیانی ئێستا و داهاتوویان. کەم پێشانگایمان لە ڕۆژی ژیانی مناڵان نەکردەوە بۆ ئەوەی کە ڕێزگرتنێک لە مناڵان و ئیفیمامێکی زیاتر بۆی بۆ مناڵان بدرێ. تەسەورمان کردووە کە مناڵان لەم وڵاتە کەمترین مافیان پێدرا و کەمترین چالاکیان بۆ کرێ. بۆیە پێویستمان زانی کە لەم ڕۆژەیە ئەم پێشەنگایان بۆ بکەینەوە و کۆمەڵێک معاناتی خوێنیان بۆ بگەڕێنەوە. ئەوش باوکاری بەڕێوەبەراتی خانەی مناڵانی دەربەندی خان. کچە هونەرمەند شیلان عوسمان ئاماژە بەوە دەدات کە ئەو هەرگیز لە کللتور لا نادات و هۆکاری نەبوونی بەرهەمی نوێشی دەگەڕێنێتەوە بۆ ئەو جیاوازیەی کە وەزارەتی ڕۆشنبیری لە نێوان هونەرمەنداندا دەیکات. شیلان هونەرمەندانی مۆدێرن بەوە تاوانبار دەکات کە لە کللتور لایەنداوە و لەو بارەیەوە ئاماژە بەوە دەدات کە ئەو هەرگیز نەیهەوێت لە کللتور لا بدات. ئەڵێم بەرهەمم نییە ئەیگەڕێنەوە بۆ ئەو کاری وەزارەت کە ناتوانێت یارمەتی هونەرمەندان با بەڕاستی. من وەک هەستێک هەست دەکەم کە جیاوازیتیا هەیە لەبەرێکە بۆ چەندین هونەرمەند کراوە جوابی ئێمە نەدراوەتەوانێ عنی ئەوەش هۆکارێکە بێ بۆ ئەوە کە جوابیان نێومەتەوانێ ئەبێ هۆکارێکە بێت. خۆیان نوێن و بەرهەمی نوێشیان هەیە ئەوە من نایگەڕێنمەوانێ بۆ ئەوەی کە با بڵێم ئیشەکان زۆر بە قورسی بکرێت ئیشەکان بە مەبلەغێکی زۆر بکرێت هەر تەنها بە ئیشێکی بەسیت و بە سایزەرێکەوانەیە کارەکانیان بە ئەنجامەگەێنن لەوە چێ باشتریش جوابی ئەوان بدرێتەوانێ وەک لەوەی کە لەبەر ئەوەی کە کلیپەکانیان هەڵبەت بە دڵی خەڵکە ئەو کلیپانی کە ئەوان دەری ئەەکەن ئێمە ئەو کلیپانە قبول ناکەین ئێمە ئەو بەرهەمانە قبول ناکەین. بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانەوە و دەرچوونی ژمارەی خوێندکە لە باخچەکانیان ئەمڕۆ باخچەی ساوانی ژوانی تایبەت لە شاری سلێمانی ئاهەنگەکان ساز کرد. لە ئاهەنگەکەدا چەندین چالاکی هونەری و گۆرانی منداڵان پێشکەشکران. شەشە ڕێکەوتن نامی مافەکانی مناڵی تیا جێبەجێ کراوە ناونراوە بە ڕۆژی مناڵانی هەموو جیهانی ئێمە هەموو ساڵێ لەم ڕۆژەیە ئاهەنگ و فێستیڤاڵێک وەکو باخچەی ساوانی جوانی تایبەت بۆ مناڵانی باخچەکەمان هەم کۆمەڵێک لە مناڵان دەرەچنە چنە قۆناغی بنەڕەتی هەم وەکو بڵێ مناسبە و بۆنەیەکی جیهانیە و ئێمە داواکارین لە ڕێگەی ڕاگەاندنەکان و ڕاگەاندنەکەی ئەوەی بەڕێز و دام و دەستگا پەروەردەکان هەوڵ بن ئەو مافانی کە بۆ مناڵ دابین کراوە لە ڕێکەوتن نامەکە دابین بکرێت. یەکێ لەوانە بەکارهێنانی توندوتیژیە بەداخەوتا و
وەکو ئێستاش لە ناوەندەکانی خوێندن و لە ناو خێزانەکانە لەسەر دەستی نزیکترین کەس کە دایک و باوک و مامۆسایە مناڵ تووشی سوکایەتی و لێدانە بێ و هەروەها هەزارها مناڵمان لەسەر جادە هەیە ئێستا سوڕێنەوە پێویستە و مناڵانە بگەڕێنەوە بۆ ناو قوتابخانە خوێندنگاکان و کۆمەڵێک مناڵی خاوەن پێداویستی تایبەتیمانێ بەداخەوە دایک و باوکەکان توش بوون بەدەستیانەوانەیە دامەزراوێکی تایبەتی نییە کە ئەم مناڵانی تا پەروەردەکرێ ئێمە هیوادارین ئەم بۆنەیە بقۆزینەوانێ بۆ وشیارکردنەوەی دایک و باوکەکان یاخود بە ئاگاهێنانەوەی ئەوانەی کە ئاگایان لە جیهانی مناڵ نییە کە جیهانی مناڵ جیهانێکی پاک و بەرینە و پاشەڕۆژی ئەم وڵاتە لە ئەستۆی ئەو مناڵانەیە. دوو بەناوبانگترین ئەستێرەی ئۆپرای نیویۆرک ئامادە نەبوون بەشداری گەشتی کۆمپانیەکان بکەن بۆ ژاپۆن بەهۆی ترسیان لە کاریگەری تیشکدانەوەی وێستگەناوەکەیەکەی ژاپۆن. پیتەر گیل بەڕێوەبەری گشتی کۆمپانیەکە بە ناوی ئانا نیترئێکۆ و جۆزێف کالیخا لە دواساتدا ڕایانگەاند کە ئامادە نین بۆ سازدانی ئۆپراکەی ناگۆیا و تۆکیۆ بچنە ژاپۆن. بەڕێوەبەری کۆمپانیەکە داوای لە ژاپۆنیەکان کرد ڕێز لە بڕیارەکەی دوو باشترین سوپرانۆی نیویۆرک بگرن. گێڵب دەڵێت هۆکاری بڕیاردانیان لە دواساتەکاندا نیشانی ئەوەیە کە زۆر بە زەحمەت ئەو بڕیاریان داوە. نیتێرۆکۆ لە کاتی ڕوودانی کارەساتی چێرنۆبیل لە رووسیا بۆ چەندین هاوڕێ و خزمی بەهۆی ڕووداوەکە تووشی شێرپەنجە بوون. بەهۆی هاوسۆزی بۆ هیتلەر لارس فۆن ترایەر دەرهێنەر مشتومڕێکی گەرمی لە فیستیڤاڵی کەندا دروست کرد و سەرنجام دوورخرایەوە، بەڵام ئەمە ڕێگر نەبوو لە برنەوەی باشترین خەڵاتی کچاکتەر بۆ کریستین دەنسی ئەکتەری سەرەکی فیلمەکەی. فیلمی مێلانکۆلیا باز لە کاردانەوەی دوو خوشک دەکات کاتێک زانیاران پێدەگات کە هەسارەیەک خۆی بە زەوی دادەدات. فۆنترایەر یەکێکە لەو دەرهێنەرانەی ناوبەناو فیلم بەرهەم دەهێنێت و کریستینیش ئاماژە بەوە دەدات کە زۆر خۆشحاڵ بۆ بەکارکردن لەگەڵی و پێی وایە لارس کەسایەتێکی تایبەتی و جوانی هەیە. Well, Lars is what attracted me because he is a... Where is that? The red one? I don't know. What's going on, Justine? It's a planet that has been hiding behind the sun. Now it passes by us. I just have one thing to say. Enjoy it while it lasts. I myself hate marriages. Gabby, please. Is everyone in your family stark raving mad? I smile and I smile and I smile. You're lying to all of us. I'm not really happy. Yes, Michael, they could have been. Just forget it. Stop dreaming, Justine. What are we excited about? Tomorrow night. That's right. I'm afraid of that stupid planet. And it is not. پیشبینی داهاتێکی زۆر بۆ فیلمەکانی هەنگۆڤەر و کۆنگفو پاندا کارێکی ئاسان بوو، بەڵام بەرهەمهێنانی فیلمێکی کۆمێدی سەرکەوتوو کە چەند کچێک ڕۆلی سەرەکی تێدا ببینن بوێرێکی تایبەتی دەوێت. فیلمی کۆمێدی برایدسمەید کە بە بودجەیەکی کەم بەرهەمهێنراوە و 6 کچە ئاکتەر ڕۆلی سەرەکی تێدا دەبینن تا ئێستا 16 میلیۆن دلار داهاتی هەبووە. فیلمەکە باز لە چەند ڕووداوێکی کۆمێدی ناو ئاهەنگەکانی هاوسەرگیری دەکات. ملیسا مکارپی ئەکتەرێکی سەرەکی فیلمەکە دەڵێت یەکێکە لە باشترین و خۆشترین ئەو فیلمانەی بەشداریم تێدا کردووە. Party. What about like a princess theme? Versace meets the gold rush. I'm thinking tanned gentlemen that swallow fire and wear sarongs. Female Fight Club. We grease up. Surprise! Beat the crap out of her. I don't hate it. Vegas it is. No carry-on, huh? No. Yeah, I noticed. I know she didn't put anything in the overhead bin either. And I get it. I get it. I want you to know, protect and serve, Air Marshal style. What? I don't want to infringe on your privacy, man. I really appreciate what you do for this country. And I respect the hell out of you. That's great. Not an air marshal.
I'm gonna take a nap. Awesome. Cool. I'll take the first watch. I'm not an air marshal. There's no. هەواڵە کەلتوریەکانمان پێشکەش کردن بەختەوەر بن.